کەسن پیاوێک کاتە لای ئیمامی وەهبی کوڕی منەبه ڕەحمەتی خوا لێ بێ فەرمووی فڵان کەس گوێنی بە تۆدا. ئەش فەرمووی باشە شەیتان هیچ نێرراوێکی دەست نەکەوت، هیچ کەسێکی دەست نەکەوت بینێرێ بەلای من تۆ نەبێ، تۆ نێرراوی شەیتانی. ئاوە خەڵکی تەریقکەنەوە بزانە خەڵکی ئاوا دەکات. مرۆڤی دووسمان خراپترین مرۆڤە، شەڕترین مرۆڤە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من شرار عباد الله من هذه الأمة لناو مسلمانان دا خرابترین مسلمان ئەم مسلمانەیە، خراپترین مسلمانە، چەوت و چێڵترین مسلمانە، لارترین مسلمانە. ئەو کەسە کێیە؟ المەشاؤون بالنەمیمە، ئەو کەسانی قسە دەهێنن و قسە دەبن. المفرقون بين الأحبة، ئەو کەسانی لە نێوان خۆشەویستەکانە جیاوازی دروست دەکەن. ژن و مێرد خۆشەویستی نەما، دراوسێ نەما، خزم نەما، کۆمەڵگا نەما. ئەمە چییە؟ خەڵکی لە یەک جیا دەکەنەوە. بزانن دوو کەس بینیان خۆشە تێکێدەن، دوو دراوسێ بینیان خۆشە تێکێدات. ئەمانە خراپترین کەس لەم ئومەتەدا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم بۆی ئینسانی دوو زمان شەڕترین و خراپترین مرۆڤی مسلمانە لەسەر زەویە. لەوانە خراپتر نییە، لەوانەش خراپترن کە بوختیانەکەن، لەوانەش خراپترن کە غەیبەتەکەن، لەوانەش خراپترن کە زوڵمەکەن، چونکە ئەمانە نێوان خەڵکی تێک ئەدەن، خۆشی و شادی لەناو کۆمەڵگا هەڵدەگرن. بۆی ئەگەر پێت خۆشە خراپترین کەس نەبی، دوو زمانی لە نێوان خەڵکیان بگە. جاری وای کەسێک دێ بۆلا قسەیەکت بۆ باسەکات دەربارەی کەسێک سیقەی پێتە، قسەکە بپارێزە، مەیگەێنە بە کابرا، یەکسەر پێی مەڵێرەوە. چونکە ئینسان ئەبێ ئاگاداری خۆی بە کۆمەڵێک نهێنی هەیە. هەر کەسێک لە ئێمە لەوانەیە ئەگەر لە خوا بترسین کۆمەڵێک نهێنی مالایە، کۆمەڵێک قسەمان لایە، ئەگەر بیگەینین بە بەرامبەر لەگەڵ ئەو کەسا بینی تێکەچێ. بەڵام ئەگەر وامان کرد ئەوە ئەم هەڕەشانەی خوا هەمووی دەمانگرێتەوە. ئەوانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمووی کەواتە هەندێک قسەیە پێویست ناکە بڵێ فڵان کەس ئەوەی پێوتی، پێویست ناکە. بۆیە با تووشی ئەو عەزابە نەبی و تووشی ناخۆشی و ناڕەحەتی نەبی و نەبیتە خراپترین عەبدی خوا. چونکە کۆمەڵێک عەلاقە و خۆشەویستی و پەیوەندی هەبوو، کۆمەڵێک ڕێز و حورمەت هەبوو لە نێوان کەسانێکدا، ئینسانی دوو زمان هەمووی نەهێڵە، کۆتایی پێێنە. بۆ ئەوانە شەڕترین و خراپترین کەسن. پیاوێک کاتە لای ئیمامی وەهبی کوڕی منەبه ڕەحمەتی خوا لێ بێ فەرمووی فڵان کەس گوێنی بە تۆدا. ئەش فەرمووی باشە شەیتان هیچ نێرراوێکی دەست نەکەوت، هیچ کەسێکی دەست نەکەوت بینێرێ بەلای من تۆ نەبێ، تۆ نێرراوی شەیتانی. ئاوە خەڵکی تەریقکەنەوە بزانە خەڵکی ئاوا دەکات. نەخێر. بۆیە خراپترین ئینسان ئەو ئینسانەیە کە قسە دەهێنێ و قسە دەبات، و ئەو کەسە شەڕترین مرۆڤە لەسەر زەویە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ناو مسلماناندا. بۆیە ئاگاداری خۆمان بین، خۆمان بپارێزین با نەبینە خراپترین مرۆڤ. خوای گیان ئاخرمان بەخێر بگەڕی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بیت.